Vê mijareyên berdewam dikin ev mijara girîng û dilgiraniyekî mezin li Kurdistanê peyda kir. Rêveberê pêkvejiyanê li Wezareta Ewqaf û Karûbarê Olî Rêzdar Emîr Osman li Stûdyoya Kurdistan 24 mêvanê min e. Bixêr hatî kekê Emîr. Belê kekê Emîr, yani ew dilgiraniyekî mezin peyda kir. Yani tu destrêjiya goran bikê, goristanê bikê ya Krîstiyanan. Wekî Wezareta Ewqaf هەلوێستا وەت بێ دەربارەی دەچی بەناوی خی گەورە و میهرەبان هەوینی تام پیرۆز بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر بەداخەوە کە ئەم حاڵەتە لە شارچکەی کۆیە ڕوویداوە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی یەکەم جیهەتی ڕسمی بوون هاتینە سەرخەت ئیدانەیەکی توندی ئەم کارە تێکدەرانە قێزەوەنەمان کرد بەڕێز جەنابی وەزیر دکتۆر پشتوان سادق لیژنەیەکی پێکەنا بۆ بەدواداچوون و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە هەڵبەتە لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم و لەسەر ئاستی سەرۆکایەتی حکومەت و تەنانەت بارگەی بارزانی و خودی جەناوی سەرۆک هەمویان هاتنە سەرخات ئەم کاریان زۆر بەتوندی ئیدانە کرد هەڵبەتە ئەم حاڵەتانەی کە دروست دەبێ ڕەنگە ئێمە پێش ڕووداوەکان نەکەوین دواتر لە ئەسنای یاخود لە کاتی لێکۆڵینەوەی ئەم ڕووداوانە بەڵێ بەتاکید لە ڕێگەی پارێزگاری هەولێرەوە قایمقامی کۆیە تەکلیف کراوە و هیوادارین لە ڕووی ئەمنیشەوە دەستگاکانی پەیوەنددار بە ئاسایش بە پۆلیس ئەوانش بە ئەرچی خۆیان هەستن ئەم بابەتانە دیزە بە دەرخۆن نەکرێ یان ئەو بابەتانەوە نەکرێ بەڵکو هەمومان لەسەر ئاستی هەرێمی کوردستان هاوخەمی ئەو بابەتین کە ئەمە مێژوێکی دەوڵەمەند کە لە پورێکی بەشەری دەوڵەمەندمان هەیە هیچ هێزێک هیچ عاسیفەیەک هیچ گەردەلوولێک هیچ تەوژمێک ناتوانێت ئەم برایەتی و خۆشەویستی و تەبایی و پێکەوەژانە لە هەرێمی کوردستان تێک بدە کەکێ ئەمیر دوواری ئۆلیدە دوواری دینیدە مثلە کرددارین وسا چاوە تێنرخان ئەکیت ئێمە لەسەر ئاستی تەعالیم لەسەر ئاستی شریعەتەکان لەسەر ئاستی ئۆل و مەزهەب و تائیف و حتا ئاینەکان ئەمە نەبابەتێکی ئەخلاقیە ئەمە نەبابەتێکی دینیە ئەمە نەبابەتێکە کە پەیوەندی بە شریعەتی ئیسلام یان شریعەتی ئاینەکانی تری مەسیحی یان شریعەتی هەموو ئۆل و مەسەبەکان هەبێ ینی هەموو ئاینەکان ڕەفزی ئەو کارە تێکدەرانە قەیزەوانە دەکەنەوە چونکە لە ڕووی ئاینیشەوە ئێمە وەکو موسڵمان لە هەرێمی کوردستان ڕێز لە مردووەکانمان دەگرین ینی ئەم حاڵەتەی کە ڕوویداوە ئێستا ئێمە ئازیزانمان کاتێک کە دایانێژین دەستنەوە بارگای باری تەعالا ئێمە بەڕاستی ئەمە هەڵدانەوەی قەتماغەی دووبارە برینی مردووەکانمانە چونکە مردووەکان لای ئێمە کاتێککە دەچێتەوە بارگەی خوای گەورە لەسەرمانە کە ڕێز لە مردووەکانیش بگرین ڕێز لە گۆڕستانەکان بگرین و بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی شریعەتانە بە شێوەیەکی تەعالیمی دینەکانمان کە فێریان کردوین ڕێز لە شوێنانە بگرین ئەم دەلالەتەیە کە لە هەرێمی کوردستان ئەگەر تۆم لە حەزەی ئەو شوێنە بکەی کە هەرمۆتا گوندێکە سەر بە قەزای کۆیە شوورەی نەکراوە شوورەی بۆ دانەدراوە سیاجی بۆ نەکراوە کاتێک کە تۆ دەچیتە ناو شارۆچکەی کۆیە تۆ موسڵمان و مەسیحی و ئاینەکانی تر لێک ناکەیتەوە کللتورێکی دەوڵەمەند کە لە پورێکی دەوڵەمەند بە زمانێکی جوانی شیرنی کوردی هەمویان قسە دەکەن حتا بە جرکوبەرجی کوردی تەنانەت با بە جرکوبەرجی خۆشیان بێ ئێمە ڕێز لە هەموو ئاین و ئاینزاکان دەگرین بۆیە پرسیارەکەی جەنابەت لەسەر ئاستی ئاینیش نە هیچ تەعالیمێک نە هیچ شریعەتێک نە هیچ مەبدەئێکی ئەخلاقی مۆڕاڵی دینی ئینسانی ڕێگە بەو کارە چەپەڵ و قێزەوەن و تێکدەرانە دەدا کە ئەمەی دوێنێ و پێرە ڕوویداوە لە شارۆچکەی کۆیە کەکێ ئەمیر نوها وەکی تە دیارکردنها ڕێزگرتن بنەمایە مرۆڤاهەیە یانی نەگرێدایی ئۆلانە بنەمایەکی مرۆڤاهەیە ئەف کەسێنگ و ئەف کریار کری یعنی چ ڕێزە مرۆڤاهەیە گەلوانکارێ هەبێ هەڵبەتە ئێمە جارێ پێش ڕووداوەکان ناکەوین ئەمە نازانین ئایا ئەمە لەسەر مستەوای شخصە گروپە تاقمە ئەم بابەتە مخەتەتە بەرنامە بۆ داژراوە ئێمە لێ دەگەڕێن بۆ لایەنە ڕسمیەکانی حکوومەت بۆ ئەو جیهەتانی کە معنین بە ئیشەکە ئەبێ لێکۆڵینەوە و بە دوواداچوونی بۆ بکەن دووبارەی دەکەمەوە نابێ ئەم بابەتە دیزە بە دەرخۆم بکرێ دەبێ بە زووترین کات لایەنەکانی دەستگای پۆلیس دەستگای ئەمنی و حتا ئیدارەی شارۆچکەی کۆیە قایمقامیەت تا پارێزگاری هەولێر ئەوانە هەمویان لەسەر خەت بن بە زووترین کات ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە ئەم تاوانە قێزەوەنە و ئەو کەسانی کە لە پشتی ئەو تاوانان و ئەو کەسانی کە کردارەکەیان کردووە
يعني بدرێنە دادگا و بدرێن لە ڕووی یاساییەوە ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە. يعني الولايتين اوروبا بخا كي اميرز للسويد بو مثلا 20 سال زيادتر للسويد يعني رودانين وصار روددن مثلا يريشي مزارجهن جولكان يريشي مزارجهن خريستيانان مسلمانان جي يقوتيكرن بس ابناء د استا كوملجهيته تجاران يعني كارجريه كيناكي كو كوملجاج حفوتو دور بكبي نفرت دناف كوملجادا درست ببي لكردستان تبيك تشاواد نرخني يكم جار تشتكي وصاد بي بله بالتأكيد هەڵبەتە لە ساڵانی ڕابردوو ئێمە بینیومانە بەرامبەر بە ئاینەکانی تر حتى بە ئاینی پیرۆزی ئیسلامیش شێخانی تەریقات یان شکاندنی پەیکەری خوا لێ خۆش بوو فەقێ ئەحمەدی دارەشمانە کە بەداخەوە تا ئێستا دیزە بە دەرخۆن کرا و نەمانزانی چێن لە پشتی ئەو بابەتانە حتى لە شار و شارۆچکەکانی تر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەمومان بە یەک چاو سەیری ئەو بابەتە دەکەین و هاوخەمی خۆمان دەربڕیوە نامانەوێت لە ڕووی عرفە ئیجتیماعیەکە و حتى لە ڕووی تەعالیمە دینیەکە تحەیز بکەین یاخوانە خواستە ئێمە شارچەتی بکەین نا بەعکسەوە ئەوەی لە کۆیە ڕووبدا ئەوەی لە هەولێر ڕووبدا ئەوەی لە سلێمانی ڕووبدا ئەوەی لە دهۆک ڕووبدا هەمان ئەوەیە کە ئێمە هەمومان هاوخەمین هەمومان پەرۆشی ئەو بابەتین بۆیە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەوانەی کە دەیانەوێت کەلێنێک ئەوانەی کە دەیانەوێت درزێک ئەوانەی کە دەیانەوێت دیوارێک دروست بکەن ئەمە خەونێشی نەزۆکە بە هیچ شێوەیەک ئەم بابەتە سەرناگرێ و بۆیان ناچێتە سەر كي امير نها كردستان وكي نابندا پێکوێژیانی تێناسکردن يعني دا ئاستا جیهانی دەژی گاوا گوتە دەبێژێ کوردستان گاوا تو دەبێژێ کوردستان دمێشکی خەلکێدە پێکوێژیان يعني لسر خاكا حريما كردستاني إيزدي جوهو خريستيان مسلمان اشترى بيجم أولو طريقتين جدا وبهفو دورة دجين دناف بيك فيجيانكي نموني ده أبيك تسيركي لروشا بيك فيجياني لكردستاني دكا بڕواناکەم لەبەرەوەی ئەمە دووبارەی دەکەمەوە ئەمە بابەتێکی نەزۆکە و سەر ناگرێ حاڵەتێکە کە دەستێکی ترسۆناکانە کە بە تاقم بێ ئوستیانە ئامانجێک بپێکن بەڵام بەڕاستی هەر لە ئەساسدا ئەمە لای ئێمە بە نەزۆکی هیم بووە و حساباتی هیچ حساباتیی بۆ ناکەین بەڵکو ئێمە ئیزراعاتی خۆمان و لێکۆڵینی خۆمان دەکەین ئەمە لەسەر ئاستی ناوەخۆی لەسەر ئاستی دەرەوە بە دڵنیایی یعنی ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو ئەو بقاع جوگرافیایی کە توانوێتی لە ڕناو دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جوانترین ممارەسەی یاخود جوانترین بەرگری لە هەموو ئاین و ئاینزاکان بکەن لە هەرێمی کوردستان ئێمە هەر بەو ناجە هەر بەو نەفەسە هەر بەو نەمەتە و هەر بەو مەبدەئە تعامل لەگەڵ هەموو پێکاتەکان لەگەڵ هەموو ئۆلەکان لەگەڵ هەموو مەسابەکان دەکەین بۆیە زۆر جار ئێمە لێرە لەوێ دووبارە دەکەینەوە کە چاوی دنیا فۆکسی دنیا لەسەر ئەم جوگرافیایە کە جوگرافیایەکی مقدسە خاژیشی پیرۆزە و توانیمانە لە ڕێگەی ئەو عیلاقاتانە لە ڕێگەی ئەو پەیوەندیانەی خۆمان لۆبی گەورە دروست بکەین ئەو لۆبیانەی کە ئێمە دروستمان کردو بۆ دەعامکردنی پێکەوە ژیان بۆ دەعامکردنی ئازادی ئاینی نەتیجەی ئەو ساڵانی ڕابردوومان کە تەقاری لە نێودەوڵەتەکان راپۆرتە نێودەوڵەتەکان هەمووی ئاماژە بۆ دەکەن کە هەرێمی کوردستان باشترین پەناگەیە جوانترین جوگرافیایە پیرۆستترین خاکە بۆ داڵدەدانی هەموو ئەو ئاین و ئۆل و مەسەبانی کە لە کوردستان ممارەسەی خۆیان دەکەن بەبێ ئەوەی هیچ کێشەیەک و تەفرەقەیەک هەبێ بۆیە دوژمنان نەیاران هەموو جارێ لە خەمی ئەوەدان هەموو جارێت بیر لەوە دەکەنەوە کە چۆن تەفرەقە و کەلێن و درز بخەنە ناومان کە ئەمە خەونێکی نەزۆکە و ئەم خەونیان بۆ بڤێ ڕوودانی جەنابێ سەرۆک وەزیر مەسرور بەرزانی ینی داخۆیانیەک تند هەمبەری وێ بوویەرەی نیشاندا شەرمەزار کرد هەروەها فەرماندا کو ئەو مەزارگە وەرە نوژەنکردن وێ پەیامێتی چاوات خوێنی ئەمە سوپاسی دەکەین سوپاسی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نووسنگەی بەڕێزیان دەکەین کە بە فەرمانێک بڕیاری داوە ئەم گۆڕستانە هەمووی نۆژەم بکرێتەوە و سوپاسی هەڵوێستی جوامێرانی بەڕێزیان دەکەین و هەر ئەوەی لە چاوەڕات دەکرێت و ئەلبەتە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئێمە ئەو کارە دەکەین ئەژی سپاسیاتت بکەم کە ئێمە ڕۆسمان میوانی مەمگوڵ کوردستان